الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی یازدەیەمە لە بابەتی چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساخ. هۆکارێکی دیکە کە وامان لێ دەکا موسڵمانی ڕاست و ساخ بین بریتێ لە خۆداهێنانەدی ئەدەب و ڕەوشتە بەرزە کۆمەڵایەتیەکان. هەڵبەتە ئێمە لە ئاڵقەی پێشوودا باسی ڕەوشتی بەرزمان کرد، بەڵام ئێستا باسی ئەدەبە بەرزە کۆمەڵایەتیەکان دەکەین. ئەویش لە چەند بڕگەیەکدا پێشێ مانا و مەبەستی ئەدەبە کۆمەڵایەتیەکان و جیاوازیان لەگەڵ ڕەوشتی بەرز و جواندا، و دوایی باسی پێگە و گرنگی ئەدەبە کۆمەڵایەتیەکان دەکەین و چۆنەتی وەدەستهێنانیان و بەرهەم و شوێنەواریان لە ژیانی دنیای مرۆڤدا و لە ڕۆژی دواییشدا. سەرەتا با بێیم زانین تەماشا بکەین داخوا مانای ئەدەبە کۆمەڵایەتیەکان چییە. مرۆڤ خوا سوبحانە و تەعالا وای خوڵقاندووە ناتوانێت بەتەنێ بژیە، دەبێت لەگەڵ خەڵکێکدا بشی، چ لە چوارچێوەی خێزاندا، ماڵ و خێزاندا، چ لە چوارچێوەی لە گوند و لادێ یا لە گەڕەکدا، شاردا، وڵاتدا، دەوڵەتدا. مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە و ناتوانێت بەتەنێ بژێ و ژیانی بەتەنێ بۆ هەڵناسووڕێ، دەبێت لەگەڵ خەڵکێکی دیکە بدا بشێ. وەکو گوتم لە بازنەی جیاجیادا، لە بازنەی ماڵ و خێزان، لە بازنەی خزمان، لە بازنەی گەڕەک و شار و تا دوایی. کاتێک مرۆڤ لەگەڵ ئەوانی دیکەدا دەژیە، لە هەر کام لەو بازنانەدا پێویستی بە کۆمەڵێک ئەدەب و ئاکار دەکا کە مامەڵەی لەگەڵ یەکدا پێ بکەن. ئەوانە پێیان دەگوترێ ئەدەبە کۆمەڵایەتیەکان. بۆ وێنە چۆنیەتی پێکەوەنان خواردن، چۆنیەتی پێکەوە بە ڕێگەدا ڕۆیشتن و سەفەرکردن، چۆنێتی سەردان و هامۆشۆ یەکدیکردن، چۆنێتی سەڵاو لە یەکدیکردن، چۆنێتی ژن و ژنخوازی پێکەوەکردن، چۆنێتی شین و شایی پێکەوە ئەنجامدان، چۆنێتی قسە و بەر و مەجلیس پێکەوە سازکردن، هەتا کۆتایی هەموو ئەو شتانە کە لە نێو کۆمەلگادا دەبن، هەر کامێک لەوانە پێویستی بە ئەدەبێک بەڵکو چەند ئەدەبێک دەکات. بۆ وێنە سەردان و هاموشۆ یەکدی خوا سوبحانە وتەعالا لە قورئاندا و پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم لە ڕێبازەکەی خۆیدا قسەیان لێ کردو، چەند ئەدەبێکیان بۆ داناون. بۆ وێنە خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە، مەچنە هیچ ماڵێک جگە لە ماڵەکانی خۆتان هەتاکو نەزانن کە ئەو شوێنە کە بۆی دەچن ئولفەتتان پێوە دەگرێ و ئامادەی پێشوازیتانە و سڵاویان لێ نەکەن. ئیستئناس هەرچەند توێژەرەوانی قورئان ڕوونکەرەوانی قورئان زیاتر بە ئیستئذانیان لێکداوەتەوە، بەڵام هەروشەی ئیستئذان لە سوورەتی ئەننوورشدا هاتووە کە ئەم ئاەتەشی تێدا هاتووە. بەڵام ئیستئناس تەنیا بریتێنێ لە مۆڵات وەرگرتن، بەڵکو بریتێ لەوەی کە تۆ بزانی ئەو ماڵە کە تۆ دەتەوێت سەردانیان بکەی ئامادەیان هەیە و بەدڵی فەراح و پێشوازی دێ دەکەن و پێیان خۆشە بچی بۆ لایەن. ئەو جار بچی، ئەمجا کە دەچیت دەبێت سەڵاو بکەی. بۆ وێنە ئەوە جا لە مەسەلەی نان خواردن بەیەکەوەدا، لە مەسەلەی سەفەرکردن پێکەوە، لە مەسەلەی شین و شایی، لە بۆنە کۆمەڵایەتیەکان، لە هەموو ئەوانە دیارە کۆمەڵێک ئەدەب هەن دەبێت ڕەچاو بکرێن. مەبەست لە ئەدەبە کۆمەڵایەتیەکان ئەوەیە. جیاوازیشیان لەگەڵ ڕەوشت کە تێکەڵشێشی زۆریشان لە بەیندا هەیە، بەڵام ڕەوشتەکان زیاتر
مرۆڤ وەکو خۆی وەکو تاک لە خۆیدا دەیانهێنێتە دی بەڵام ئەدەبە کۆمەڵایەتیەکان لە مامەڵەی لەگەڵ ئەوانی دیکەدا دایانهێنێتە دی هەڵبەتە ڕۆشتەکانیش هەر لە مامەڵەی لەگەڵ ئەوانی دیکەدان بەڵام جارێەوە ئەدەبە کۆمەڵایەتیەکان پەیوەندی دووسەرە و چەند سەرەیان هەیە بۆ وێنە کۆڕ و مەجلیسێک کە پێکەوە دادەنیشن یاخود بۆنەیەکی کۆمەڵایەتی کە ساز دەکرێت یا بۆنەیەکی سیاسی کە ساز دەکرێت یاخود سەردان و سەفەرێک کە پێکەوە دەکرێت یا هەر شتێکی دیکە کە کۆمەڵە خەڵک بەیەکەوە ئەنجامی دەدەن ئەوە چەند سەرێکی هەیە تەنیا دوو سەر نییە کە مرۆڤێک بێ ڕەوشتێکی جوان لە خۆی دەبێنێتە دی لەگەڵ تەڕەفی بەرامبەریدا مامەڵەی پێ بکە وەکو گوتم زۆرێک لە تێکەڵی و تێکەڵکێشی هەیە لە نێوانی ڕەوشتە بەرز و جوانەکاندا و ئەدەبە بەرزە کۆمەڵایەتیەکاندا بەڵام چەمک و واتای ئەدەبە کۆمەڵایەتەکان فراوانترە و پانتاییە کە تیدا دێنە دی پانتایەکی فراوانتر و زیاتری هەیە ئەدەبە کۆمەڵایەتیەکان زۆر پێگەیشی گرنگیان هەیە و خوا سبحانه وتعالى لە قورئاندا زۆر بە گرنگ و بایەخەوە باسی کردوون هەروەها پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم بۆ وێنە یەکێک لە هەڵس و کەوتە کۆمەڵایەتیەکان کە پێویستی بە ئەدەبی بەرز دەکا بریتێ لە هەواڵهێنان لە سوورەتی الحجورات دا خوا سبحانه وتعالى دەفەرمی يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون فضلا من الله ونعمة والله عليم حكيم دارو هوي هات نخواري أمسن آياته كالرجي يجي هوالك ديني بو بيغمبري خاتم صلى الله عليه وسلم لباري كوماليكوا كأوانا الرنجل الآين هل قرابنو الإسلام هل قرابنو وشوين زكاتيان ليور بقرين بلام وەڵامیان نەداوینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەریک دەبێت کە سزایان بدا بەڵام دوایی هەواڵەکە ساخ دەکاتەوە شاندێکی دیکە دەنێرێ بچۆ گوێ هەڵخە بزانە داخواوانە دەنگی بانگیان دێ لە ئیسلام هەڵگەڕاونەوە هەڵنەگەڕاونەوە دوایی کە هەواڵەکە ساخ دەکەن و تەماشا دەکەن ڕاست نییە ئەو کەسە کە ئەو هەواڵەی هێناوە کاتی خۆی لە سەردەمی نەفامیدا دوژمنایەتێکی لەگەڵیاندا بووە یان گومانی وا بردووە یاخود هەرویستویەتی تووشی تەڵەوداوێکیان بکە بۆیە خوا سبحانه وتعالى بە فاسق ناوی هێناوە لەوێ وەخوا ئەو ئەدەبەی فێری مسلمانان کرد يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەی ئەوانێ بڕواتانی ئەگەر فاسقێک لا دەرێک هەواڵێکی بۆ هێنان ساغی کەنەوە ڕوونی کەنەوە چکە خوێندراویشەوە فتثبتوا واتە پێشەسپا بن زوو پەلە مەکەن بۆ ئەن تصیبوا قوما بجهالة نەوەکە بەهۆی بە نەزانی خۆتان کەسانی تووشی بەڵاو گرفتاریەک بکەن تۆڵەیەکیان لێ بکەنەوە فتصبحوا على ما فعلتم نادمين دوایی لەسەرەوەی کە کردوتانە تووشی پەشیمانی ببن تووشی زیانێکیان لێ بکەن زیانێکیان بکەن و پەشیمان ببنەوە لەبەرەوەی کە مستحقی ئەو سزادانە و ئەو زیان پێگەیاندنە نەبوون هەروەها لە مەسەلەی بەرگ و پۆشاکدا کە پیاوان دەی بەرگ و پۆشاکیان چۆن بێ ئافرەتان دەی بەرگ و پۆشاکیان چۆن بێت چۆن پێکۆ مامەڵە بکەن لە سوورەتی نوردا خوای پەروەردگار دەفەرمی قل للمؤمنین يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم والله خبير بما يصنعون وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها بە پیاوانی بڕوادار بڵێ لە نیگای چاویان بگرنەوە و داوێنی خۆیان بپارێزن ئەوە بۆ ئەوان پاک و چاکترە وەخوا شارەزایە بەوەی کە ئەنجامی دەدەن و بە ئافرەتانی بڕوادار بفەرموو لە نیگای چاویان بگرنەوە و داوێنی خۆیان بپارێزن و با جوانی خۆیان دەرنەخەن مەگەر ئەوەی کە دەردەکەوێ کە زۆربەی ڕوونکەرەوانی قورئان دەڵێن بریتێ لە دەم و چاو و هەردوو دەست کەواتە ئەدەبە کۆمەڵایەتیەکان لە هەموو بوارەکاندا گرنگی و بایەخێکی گەورەیان هەیە کە موسڵمانان ئەگەر بە ئەدەبەکانەوە پابند بن لە زۆر کێشە و گرفتاری بە دوور دەبن و لە گوناهباری بە دوور دەبن لە عیبداری بە دوور دەبن و لە توش بوونی گوناحیش بە دوور دەبن چۆنێتی وەدەستێنانی ئەدەبە کۆمەڵایەتیەکان هەر وەکو پێشتری باسمان کرد ئەوەی کە مرۆڤ دەبێت پێشێ بزانێ خوا سبحانه وتعالى چی فەرمووە
و چ ڕەنگێکی بۆ ڕشتوین و چۆنی فێر کردوین گومانی تێدانێکە دینە تێر و تەواوەکەی خوا سبحانەوە تەعالا و ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئەوەی کە پێویستمانە بۆ کاروباری دنیامان لە ڕووی فیکریەوە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی عیبادیەوە لە ڕووی تاکیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسی و فێریان کردوین کەواتە هەنگاوی یەکەمی ڕەچاوکردنی ئەدەبە کۆمەڵاتیەکان ئەوەی کە بزانین شارەزای شەریعەت بین و شارەزای ئاین و بەرنامەی خوای پەروەردگار بین بەتایبەت شارەزابوونی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم کە بەرجەستەکەری قورئانە و ڕوونکەرەوەی قورئانە لە ڕوەکردەیەکەیەوە بۆ ئێمە زۆر یارمەتیمان دەدا کە ئێمە بەو ئەدەبە بەرزە کۆمەڵایەتیان و پێ کۆمامەڵە بکەین کە شایستەی خەڵکێکی موسڵمان و کۆمەڵێکی موسڵمانن. ئەوە یەک شارەزایی. دوو خۆ لەسەر ڕاهێنان مەشق لەسەرکردن مرۆڤ نابێ جڵەو بۆ نەفسی خۆی شل کات چی پێخۆش بوا بکە بەڵکو دەبێ نەفسی خۆی جڵەو بکە و بیهێنێتەوە بۆ سەر ڕێگای شەرع لە هەر کاتێک لادانی کە سەرکێشی کرد بهێنێتەوە. وەکو یەکێک لە زانایان دەڵێ ومن ئەباح النفس ما تهواه فإنما إلهه هواه. هەر کەسەی نەفسی چی پێخۆش بۆ بۆی ڕەوا بکە ئەوە هەوا ئارەزوو خۆی کردەوە پەرسترای خۆی. موسڵمان دەبێ پابند بێ بە سنوورەکانی شەریعەتەوە و دەبێ نەفسی خۆی جڵەوی نەفسی خۆی توندکە لێ نەگەڕێ نەفسی شوێی پێخۆشە بۆیە بچێ بەڵکو نەفسی بێنێتەوە سەر ئەو ڕێوە بەرە ئەو شوێنەی بەرێکە خوای پەروەردگار پێخۆشە. ئەوەش دیارە پێویستی بە کار لەسەر خۆکردن و مەشق و ڕاهێنان دەکات. ئەگەر ئاماژە بکەین بە چەند ئاەتێک کە چەند ئەدەبێکی بەرزی کۆمەڵایەتی دەخەنە ڕوو ئاەتی ژمارە 36 لە سوورەتی ئەنیسادا خوای پەروەردگار دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجبن وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. دەفەرمێ بەندایەتی بۆ خوا بکەن و هیچ شتێک مەکەنە هاوبەشی و لەگەڵ باب و دایکتاندا چاک بن و لەگەڵ خزماندا و لەگەڵ هەتیواندا لەگەڵ نەداراندا و لەگەڵ دراوسەیەک کە لێتان نزیکە و لەگەڵ دراوسەیە کە بە تەنیشتەوەیە و لەگەڵ هاوڵێک کە لێتەوە نزیکە و بە تەنیشتەوەیە و ڕێبوار و ئەوانەی لە بەردەستاندان بەردەستەکانتان کە کاتی خۆی کۆیلە بوون یاخو خزمەتکار و ئەوانە. ئەم ئاەتە مبارەکە ئاماژە دەکات بە چین لەوانەی کە پێویستە ئێمە بە ڕەوشی بەرز و جوان مامەڵەیان لەگەڵدا بکەین و لە دوای پەرستنی خۆی خوا سوبحانەهو وتەعالە فەرمانمان پێ دەکات لەگەڵ ئەوان چاک بین. پێشێ یەکەم باب و دایک، ئەمجا خزمان هەتیوان منداڵانی بێباب، دوای نەداران، دوای دراوسەی نزیک یاخود دراوسەی خاوەن خزمایەتی و دراوسەی دوور یاخود دراوسەیە کە بە تەنیشتەوەیە و هاوڵێک کە لێتەوە نزیکە و دوای ڕێبوار و پاشان بەردەستەکان. لە کۆتایی سوورەتی ئەلفورقاندا خوا سوبحانەهو وتەعالە 15 لە ڕەوشتە بەرزەکان و نێواخنیش یان دەکات بە هەندێک لە سیفەتە خراپەکانی کە دەبێ خوان لێ بپارێزرێ کە ئاوا دەست پێ دەکات وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. هەتا لە کۆتاییدا دەڵێن والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. بۆ ئەوی بزانین کە کەسانێک شایستەی ئەوەن ببنە پێشەوا بۆ پارێزکاران کە خاوەنی هەموو سیفەتە چاکانە بن و خۆیان لە هەموو ئەو خەسڵەت و قەدەغەکرا و شتە خراپانە بپارێزن. هەروەها لە سوورەتی لوقمانیشدا لوقمان کە بە لوقمان الحەکیم ناسراوە ئامۆژگاری کوڕەکەی دەکات یا بونەیە ئەقیم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. کۆمەڵێک ئامۆژگاری دانوستەی زۆر چاکی کوڕەکەی دەکات دەڵێ ئەی ڕۆڵەکەم نوێژ بەرپا بکە فەرمان بە پەسەند کە ڕێگری ناپەسەند کە و خۆراگریش بە لەسەرەوەی کە بەسەرت دێ هەر کەسێ فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بکە معەڕەزە بۆ شتی بەسەر بێ لەگەڵ خەڵک تێک بژیرێ. دوایی دەفەرمێ ڕووی خۆ لە خەڵک گرژ مەکە
و بە فیز بەڕێدا مەڕۆ چکە خوا هەر کەسێک کە فیز و کەشخە دەکا خۆشی ناوێت دوایی دەفەرمێ وەغضض من صوتیک لە دەنگت نزمکەوە وەقصد فی مەشیک و لە ڕۆیشتنیشیدا میانزی بە نە زۆر بە مردەلۆخەیی بڕۆ نە زۆر بە پەلەپەل و ڕاکردنیش بڕۆ دوایی دەفەرمێ إن أنكر الأصوات لصوت الحمير ناخۆشترین دەنگی گوێ درێژان لەبەر دەنگ زۆر هەڵدێنن کەواتە لە ئەنجامی ئەدەبە ڕەچاوکردنی ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا گومانی تێدانێت کە کۆمەلگای مسلمان پێکەوە تۆکمەتر دەبێ تند و تۆڵتر دەبێ و لە گوناح و تاوانیش پارێزراوتر دەبێ و بە تەکید کۆمەلگایەکیش ئاوا بن لە دنیادا لە ڕۆژی دوایشدا خوا سوبحانه وتعالى ڕەحمیان پێدەکا بەزەیی پێیاندا دایانخاتە بەهەشتەکانی خۆی لەبەر ژیانی دنیایان وا گوزەراندووە کە خوا پێی خۆش بووە و گومانیشی تێدانێت کە خوا ئەو شێوە ژیانەی بۆ مرۆڤەکان پێخۆشە کە سەربەرز و سەلامەت و پاک و چاک بن بۆیش لە ڕۆژی دواییدا پاداشتیان دەداتەوە ئێمە لە کتێبی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بە تەفسیل باسی ئەدەبە کۆمەڵاتیەکانمان کردووە لێرەدا کۆتایی بەم ئاڵقەیەش دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين